نزیکەی 25 ساڵە ناوی لە ناوان نەبوو. ئێستا مقۆمقۆی بەدەوڵەت بوونی بۆتە بابەتی مشتومڕ. سۆمالیلاند ئەو بەشەی سۆماڵ کە لە ساڵی 1991 سەربەخۆیی خۆی لە سۆماڵ ڕاگەیاندووە. چەندین دێ هەوڵی بەدەستهێنانی دانپێدانانی نێودوڵەتی دەدات و پێشتر هیچ پشتیوانیەشی نەبوو. بنیامین نەتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل دوێنێ ناوی سۆمالیلاندی هێنایەوە سەر لێوان و کتوپڕ بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و بە فەرمی وەک دەوڵەتی سەربەخۆ سۆمالیلاندی ناسان. Israel's official recognition of Somaliland. دوا بە دوای دانپێدانانەکەی ئیسرائیل، وڵاتی سۆماڵ و میسر و تورکیا دژی کارەکەی ئیسرائیل وەستانەوە و کۆمکاری عەرەبیش لە زاری ئەمینداری گشتیەوە بە پێشێلکاری و دژی سەروەری وڵاتێک و یاسا نێودەوڵەتیەکان هەوڵەکەی ناوبرد. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دوای دانپێنانەکەی ئیسرائیل دەڵێت جارێدان بە سۆمالیلاند نانین و تاوتوی دەکەین. سۆمالیلاند هەرێمێکی سربەخۆیە لە نێو وڵاتی سۆماڵ. لە باکوورەوە هاوسنوورە لەگەڵ جیبۆتی و لە باشوورەوە لەگەڵ ئەسیوپیا و پایتەختەکەی هەرگێسیایە. بە گوێرەی دوایین ئاماری حکومەتی سۆمالیلاند دانیشتوانەکەی نزیکەی 6.2 ملیۆن کەسن. زمانی خەڵکی هەرێمەکە سۆماڵی و عەرەبی و ئینگلیزیە. لە 99% خەڵکی هەرێمەکە موسڵمانی سوننەن و جگە لە ناکۆشی سیاسی ناکۆشی ئاینیان نییە. سۆمالیلاند پێشتر داگیرکراوی بەریتانیا بوو. دوای ساڵانێک لە شەڕی ناوخۆ حکومەتی سۆماڵ لە ساڵی 1991 داڕمە و لەو کاتەدا سۆمالیلاند لە یەکێتێکە کشایەوە و وەک کۆمارێکی سەربەخۆ خۆی ڕاگەیاند و حکومەت و سوپای دروست کرد و دراوی لە چاپدا و هەڵبژاردننی ئەنجامدا. ئەو هۆکارەی پاڵی بە ئیسرائیلەوە ناوە سۆمالیلاند بناسێنێت هەڵکەوتە جوگرافیاکەیەتی. سۆمالیلاند نزیکی گەروی بابولمەندە بە گەرۆکە خاڵێکی سەرەکی بازرگانی و کەشتیوانیە. ئیسرائیل دەمێکە لەو ناوچانە بە دوای هاوبەشێکدا دەگەڕێت کە لە نزیکەوە ئەو ناوچانە چاودێری بکات کە بۆتە ڕێڕەوی ئەو گروپە چەکداریانی ئێران ئاراستەیان دەکات و هەژمونی بەسەردا کردووە.